دەمن چی بکەم ئێوارە دێ وەختە دڵم بتوێتەوە لە کەناری ئازارێکە بەو خامە سەر ئەنێتەوە دەمن چی بکەم ئێوارە دێ وەختە دڵم بتوێتەوە لە کەناری ئازارێکە بەو خامە سەر ئەنێتەوە دڵم تەنگایە نەزانم بۆ چاوم فرمێسکی لێمەوێ بۆ هێندە مەیلی گریانایە لە ئۆقترەیەوە ناسرەوێ دڵم تەنگایە نەزانم بۆ هێندە ئالوو دەیتەنیاییم هەراڵی پایە لە هەورێکی ڕۆژێکی کێپی تەماوی دەمن چی بکەم ئێوارە دێ وەختە دڵم بتوێتەوە لە کەناری ئازارێکە بۆ خامە سەر ئەنێتەوە ئەبێچی بێنێنی دڵ کەوا هۆگەری ئازارێ هەموو ڕوخساری تانیوێم لە ژینی خۆشم بێزارێ توخوامە ڕۆیە بابا دووریت خەمەکانم نەکولێنەوە ڕازەکانم بێناز دەمرێن بۆ خەمت سەر نەنێنەوە دەمن چی بکەم ئێوارە دێ وەختە دڵم بتوێتەوە لە کەناری ئازارێکە بەو خامە سەر ئەنێتەوە دڵم بەرگای ئازاری تەنیایی ناگرێ توخوامە ڕۆیە دڵم بەرگای ئازاری تەنیایی ناگرێ لەگەڵ مەبەم وێنارەوە نەک پاییزی عمرم دابێ لەگەڵ مەبەم وێنارەوە نەک پاییزی عمرم دابێ دەمن چی بکەم ئێوارە دێ وەختە دڵم بتوێتەوە لە کەناری ئازارێکە بەو خامە سەر ئەنێتەوە